چ شتێ هیلاکە دەکا چیت پێ دەکرێ لە ئاخریدا. لێرەکانە ڕاستیەکی پڕبایەخەیە دەڵێت بە تەنها کاری هزری نەبێتە هۆی ماندووبوونت، ڕەنگەم قسەیە بە هیچ و پوچ بێتە بەرچاو، وەلێ چەند ساڵێک لەمەوبەر زانەکان هەوڵیاندا بزانن ماوەی چەند هزری مرۆڤ دەتوانێت کار بکات بێوەی بگاتە وزەی کەم کردووی کار. پێناسەی زانستی شەکەتی ئەو دێڕینە و دووکەوانەکەیە. دوجار زانەکان گەیشتنە ئەنجامێکی سەرسوڕ هێنەر. ئەویشەوە بوو کە بۆیان دەرکەوت ئەو خوێنەی بە مێشکدا دەڕوا لە کاتی کارکردن و چەلاکیدا هەرگیز نەبێتە هۆی هیلاک بوون. ئەگەر دڵۆپێ خوێنی کرێکارە وەربگیرێت لە کاتی کارکردنیدا و لە ئەزمایشگا شیکاری بۆ بکەیت دەبینیت پڕە لە میکرۆبی شەکەتی و ئاسەوارەکانی هیلاکی. بەڵام ئەگەر لە کۆتایی ڕۆژیشدا دڵۆپێ خوێنی ئالبێرت ئەنیشتاین وەربگریت و لە تاقیگا لێی بنوارێت دەبینیت هیچ جۆرە میکرۆبێکی هیلاکبوونی تێدا نییە. هەرچی مێشکیشە دەتوانێت بۆ پەڕی چست و چەلەکی و بەخێرایی کاری خۆی بکە، تەنانەت لە پاش 8 یان 12 کاتژمێر. بەردەوامیش وەک چۆن لە سەرەتادا کاری کردووە مێشک هەرگیز هیلاک نابێت، کەواتە تۆ چی هیلاکت دەکا؟ نۆژدارانی دەروناسی پێیان وایە زۆرینەی شەکەتیەکانمان بەهۆی هەڵوێستە فیکری و سۆزداریەکانمانەوەیە. جی.ئا. هارفێلد بەناوبانگترین پزیشکی دەروونناس لە ئینگلتەرا لە پەرتوکەکەیدا دەروونناسی هێست دەڵێ سەرچاوی بەشی زۆری ئەو هیلاکەی هەستی پێدەکەین بریتیە لە مێشک. لە ڕاستیدا ئەو هیلاکەی کە هۆیەکی جەستەیی هەیە شتێکی زۆر دەگمەنە. پزیشکی بەناوبانگی ئەمریکایی ئالبرێل پتر لەو سنوورەش دەڕوات و دەڵێ لە 100% هیلاکبوونی کرێکارێکی ساغڵام دەگەڕێتەوە بۆ هۆکارە دەرونیەکان. مەبەستمان لە هۆکارە سۆزداریەکانە. کابێ ئایا ئەو هۆکارە سۆزداریانە کامانن کە کرێکارێکی ساغڵام ماندوو دەکەن؟ خۆشحاڵی، حەسانەوە، پشودان؟ نەخێر، هەرگیز. بێئومێدی و ڕەشبینی و هەستکردن بەوەی بەرامبەرەکانی ڕێزی ناگرن. هەستکردن بەوەی دژایەتی دەکرێت دوودڵی هیتر. ئەمانە ئەو هۆکارە سۆزداریانن کە کرێکار شەکە دەکەن و بەرهەمی کەم دەکەنەوە و بەژانە سەرەوە دەیگێڕنەوە بۆ ماڵەوە. بەم جۆرە ئێمە هیلاک دەبین چونکە هەستەکانمان دەبێتە هۆی گرژبوونی دەمارەکانمان و شەکەتی جەستەمان. کۆمپانیای مترۆپۆلیتانی تایبەت با دڵنیایی لە نامیلکیەکدا ئاماژە بە مەسەلەکانی تایبەت بە شەکەتی دەکات و دەڵێت کاری ناڕەحەتیش زۆر بەدەگمەن دەبێتە هۆی شەکەتیەکی وە کە بەنووسین و پشودانیش چارەسەری نەکرێ. دوودڵی و ڕاڕایی و پشێوی سۆزداری هۆکاری سەرەکی شەکەتبوونن، نەکاری جەستەی هۆکاری هیلاکی و نەکاری هزری. لەم چرکە ساتەدا چاودێرێکی وردی خۆت بکە کاتێ ئەن چەندێڕە دەخوێنیتەوە. ئایا هەست بە شڵەژان و ڕاڕایی دەکەیت یاخود بە شێوەیەکی ڕەحەت لەسەر کورسیەکەت دادەنیشیت؟ ئایا شانت بەرز دەکەیتەوە یان دەم و چاوت گرژە؟ ئەگەر هەموو جەستەت لەم کات و ساتەدا وەکو پارچە قوماشێک ڕەها و بێگرێ و گۆڵ نییە، ئەوە تۆ لەم کاتەدا گرژی دەماری و گرژی ماسوولکەکانت هەیە و دەمارەکانت هیلاک و شەکە دەکەی. بۆچی ئەم جۆرە گرژیانە بۆ خۆمان دروست دەکەین لە کاتێکدا کارێکی هزری ڕادەپەڕێنین؟ جۆلسین دەڵێت پێم وایە ئاستەنگی سەرەکی بریتیە لەو بڕواباوەی کا دەڵێت کاری ناڕەحەت پێویستی بە هەستکردن با کۆشش هەیە، دەنا بە شێوەیەکی باش ڕانەپەڕێنرێ. بۆیە ئێمە لە کاتی بیرکردنەوەدا وانیشان دەدەین کە ئەرکێک ڕادەپەڕێنین ئەمەش هەرگیز هاوکاری مێشک ناکات. لێرەدا ڕاستێکی حەسرەتامێزی سەرسۆرهێنەر هەیە. ملیۆنەها کەس لەوانەیە حەز بە لە دەستدانی پارە و سامان ناکەن، ڕوودەکەنە بە فێڕۆدانی وزە و تواناکانیان بە شێوەیەکی وە بێموبالاتانە کە بێموبالاتیەکەیان یەکسانە بە بێموبالاتی 7 دەریاوانی سەرخۆش لە سینگافورەدا. کەواتە ئایا وەڵامی ئەم هیلاکبوونە دەماریە چییە؟ گوشادی فێر ببە، هەمیشە لە کاتی کارکردندا گوشاد بە. بەڵام ئایا ئەم گوشادبوونە ئاسانە؟ نەخێر،
چونکە لەوانەیە وا پێویست بکات نەریتەکانی ژیانت واژگون بکەیتەوە. وەلێ مەسەلەکە شایستەی ئەم کۆششە گەورەیە چونکە ڕەنگە ژیانت ڕزگار بکات. ویلیام جێمس لە وتارەکەیدا دەڵێ پەیامی گوشادی بریتێلەوەی ڕاڕایی و شێوی لایتاکی ئەمریکی نەریتێکی ناپەسەندە. شڵەژان گوشادیش نەریتە. دەکرێت نەریتە خراپ و ناپەسەندەکان بگۆڕن بە نەریتە باشەکان. چۆن گوشاد دەبیت؟ ئایا بە مێشکت دەست پێ دەکەیت یاخود بە دەمارەکانت؟ نابێ بە هیچ کام لەو دوانە دەست پێ بکەیت، بەڵکو پێویستە بە ماسوولکەکانت دەست پێ بکەیت. لێگەڕێ هەوڵی ئەوە بدەین باوای دابنین لە چاوەکانتەوە دەست پێ دەکەین. ئەم پاراگرافە بە وردی بخوێنەرەوە. کاتێ تەواو بوویت پاڵ بدەرەوە و چاوت دابخە و زۆر بە هێوری و بە هەردوو چاوت بڵێ بەسە شڵەژان گوشاد بن. چەند جارێک بۆ ماوەی یەک خولەک ئەم نیوە دێڕە بە هێوری دووبارە بکەرەوە. باش چەند چرکەیەک ئایا هەست ناکەی ماسوولکەکانی چاوت گوشاد بوون؟ ئایا هەست بەوە ناکەیت دەستێک شڵەژان و گرژیەکەی لەسەر سڕیونەتەوە؟ زۆر باشە. وا دیارە ئەمە ماقۆڵ نییە. تۆ ئەوەت لە ماوەی خولەکێکدا کرد و ئاشنا بوویت بە کلیلی نهێنی هونەری گوشاد بوون. دەتوانی هەمان کردار لەگەڵ ماسوولکەکانی شەویلگەکان و ڕوخسار و مل و هەردوو شان و هەردوو جەستەشتدا بکەیت. بەڵام چاو هەرە گرنگترینی ئەندامەکانە. دکتۆر ئەدمۆن جاکۆبسۆن لە زانکۆی شیکاگۆ دەڵێ ئەگەر بتوانی ماسوولکەکانی چاوت گوشاد بکەیت دەتوانی هەموو هیلاکیەکانی جەستەت لەبیر بکەیت. هۆکاری ئەم گرنگەی چاوەکانیش لە لابردنی گرژی و شڵەژاوی دەمارەکاندا دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هەردوو چاو چواریەکی ئەو دەمارە وزەیە بەکاردەهێنن کە هەموو لەش بەکاری دەبا. لەبەر هەمان هۆکاریش ئەوانەی خاوەنی سەرنجێکی باشن ئالودەن بەدەست شڵەژان و گرژی چاوەکانەوە. فیکی بوومی ڕۆمان نووسی بەناوبانگ دەگەڕێتەوە لە کاتێکدا منداڵ بووە چاوی بە پیرە پیاوێک کەوتووە. ئەو پیرە پیاوە گرنگترین وانەی لە ژیانیدا فێر کردووە. بە منداڵی کەوتووە و ئەژنۆی بریندار بووە. پیاوە پیرەکە بەرزی دەکاتەوە و تەپ و تۆزەکەی دەتەکێنێت. اینجا پێی دەڵێ هۆی بریندار بوونت ئەوەیە کە تۆ نازانی چۆن گوشاد دەبی. پێویستەوە نیشان بدەی کە وەکو گۆرەویکی کۆن گوشادیت. وەرە با پیشانت بدەم چۆنی فێری ئەوە دەبیت. ئەم پیاوە پیرە هەمیشە پێداگر بوو لەسەر ئەوەی کە دەیگوت وابیر لە خۆت بکەرەوە کە گۆرەویکی کۆنیت. پێویستە بە هەمیشەی گوشاد بی. دەتوانیت لە کاتەکانی دەست بەتاڵیدا گوشاد بی. گوشاد بوون یانی نەبوونی هیچ جۆرە ڕاڕایی و شڵەژان و کۆششێک با هێمنی و گوشادی بیر بکەرەوە. با بیرکردنەوە لە گوشادکردنی ماسوولکەکانی چاوت و ڕوخسارت دەست پێ بکە و هەمیشە بێژە. با بە گوشادی دەست پێ بکەین. هەست بکە بە وزەی کە لە ماسوولکەکانی ڕوخسارتەوە دادەبەزێتە ناوەڕاستی سنگت. وابیر لە خۆت بکەرەوە کە وەکو منداڵ ڕزگار بوویت لە گرژی و شڵەژان. گالی کۆرسی گۆرانی بێژی گەورەی ئۆپێرا لەسەر هەمان کردار نەریتی گرتبوو. هێلین جوبسۆن باسی ئەوەی بۆ کردم کەمیشە گالی بەر لەوەی گۆرانی بڵێت لەسەر کورسیدا دەنیشت و هەموو ماسوولکەکانی و شەویلگەی خوارەوەی گوشا دەکرد. ئەمە مەشقێکی نایەبە چونکە دەبووە هۆی ئەوەی بەر لەوەی بچێتە سەر تەختەی شانۆ هیچ گرژیەک لە دەمارەکانیدا نەمێنێت. لە ئەنجامیشدا دوور دەکەوتەوە لە شەکەت بوون. ئەم 5 پێشنیارەی خوارەوە یارمەتی گوشاد بوون لە پەڕا 35. کتێبی ڕزگاربوون لە گرژی دەمارەکان دانراوی دکتۆر دیڤید هارۆلد فنک بخوێنەرەوە کە ئیکێکە لە کتێبە هەرە بەناوبانگەکانی ئەم بوارە. لاسەتەکانی بێ ئیشیدا گوشاد بە. لێگەڕێ لەشت بە تەواوی گوشاد بێ. ئایا پشیلەت بینیوە کە لەبەر هەتاودا دەخەوێت؟ لەو دەمەدا گوربە وەکو لاپەڕێکی تەڕکرا و شل بووەوە لەبەر هەتاوەکەدا. تەنانەت یۆگایەکانیش ئەوانەی یاری یۆگا دەکەن لە هیندستان دەڵێن ئەگەر دەتەوێ هونەری گوشادبوون بە باشی فێر بیت ئەوە تەماشای پشیلە بکە. من هەرگیز پشیلەی ماندووم نەدیوە یان پشیلەیەکم نەدیوە دووچاری داڕوخانی دەماری یان نەخۆشینی دەرونی و دوودڵی و زامی گەدەبوو بێ. ئەگەر فێر ببیت پشیلە چۆن خۆی شل و پەت و گوشاد دەکا تۆ ژوا بکەیت.
لەوانەیە لە هەموو ئەو نەخۆشیانە خۆ دوور بخەیتەوە. لەبارێکی خۆش و گونجا و ڕەحەتدا کار بکە. لەبیرت بێ گرژی و ناڕەحەتی جەستا دەبێتە هۆی ئازاری شان و شەکەتی دەمارەکان. لە ڕۆژێکدا 4 تا 5 جار خۆت بپشکنە. بە خۆت بڵێ ئایا کارەکەم وای لێ بکەم زیاتر شەکەتم بکە؟ ئایا ئەو ماسوولکانەش بەکاربێنم کە هیچ پەیوەندیەکیان بە کارەکەمەوە نییە؟ ئەم کردارەش یارمەتی دەدا بۆ دروستبوونی نەریتی گوشاد بوون. جارێکی تر لە کۆتایی ڕۆژدا بەم پرسیارە خۆت تاقیب کەرەوە. ئایا ماندووم؟ ئەگەر ماندوو بوویت دڵنیا بە بەهۆی ئەو ئەرکە هێزریەوە نییە کە جێبەجێت کردووە، بەڵکو بەهۆی ئەو شێوازەوە کە لە جێبەجێکردنی کارەکەدا پێڕەوت کردووە. دکتۆر دانیێل جۆسلین دەڵێ لە کۆتایی ڕۆژدا بڕی دەستکەوتەکانم با بڕی هیلاکبوونم ناپێوم، بەڵکو بەڕادەی هەست نەکردنم بە شەکەتی دەیپێوم. هەر جارێ لە کۆتایی ڕۆژدا هەست بە ماندوێتی بکەم هەست بە هیلاکی دەمارەکانم بکەم، تێدەگەم ئەو ڕۆژەی گوزەراندوومە کاران نەبووە لە ڕووی چەندێتی و چۆنیەتیەوە. ئەگەر هەموو بزنسمانەکان لە ئەمریکادا ئەم وانەیە فێر ببووە، ئەوە ڕێژەی ئەو مردنانە کەم دەبوویەوە کە بەهۆی ڕاڕایی زیاد لە سنوورەوە ڕوودەدەن. هەروەها ئێمەش دەستمان کۆتا دەکرد لاپڕکردنەوەی شێتخانە و زیندانەکانمان لەو پیاوانەی کە شەکەتی و دوودڵی چۆکی پێدادەون و لە ناوی بردوون.